بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز پەرلەمانی کوردستان دانیشتنەکەی لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە دواخست لە ڕاگەندراوێکدا لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بۆ ئامادەبوونی وەزیری دارایی لە دانیشتنەکە پەرلەمانی کوردستان بڕیاریداوە دانیشتنەکە لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە دوابخات بەڵام تاکو ئێستا دیار نییە کەی جارێکی تر پەرلەمانی کوردستان لەسەر ئەم پرسە کۆ دەبێتەوە. بەمیاندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەورێری شەوە دانادارە ڕاوێژکار لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. سەرۆکاتی پەرلەمانی کوردستان پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی موچە بۆ کاتێکی نادیار دواخست. هەرچەندە وا بڕیار بوو ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە بۆ پەسەندکردنی پرۆژەکە، بەڵام بە پاساوی ئامادە نەبوونی وەزیری دارایی وابووری کۆبوونەوەکە دواخرا و دیاریش نییە کەی پەرلەمانی کوردستان جارێکی دیکە لەسەر پرۆژەکە کۆ دەبێتەوە. پێشتر بانگێشت ئاڕاستی ئەندامانی پەرلەمانی کوردستان کرابوو بۆ ئامادەبوون لە دانیشتنەکە، بەڵام دواتر سەرۆکاتی پەرلەمان نووسراوێکی ئاڕاستەی پەرلەمانتاران کرد و ڕایگەیاند لەبەرەوەی پرۆژە یاساکە ڕەهەندی دارایی هەیە و پێویستی بە تیمی حکوومەتی هەرێم هەیە، وەزیری داراییش بۆی ناکرێت ئامادەی کۆبوونەوەکە بێت، بۆیە بڕیاریان داوە دانیشتنەکە دوا بخرێت. بەشێکیش لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دواخستنی کۆبوونەوەکەی پەرلەمان بەهۆی ئامادەنەبوونی وەزیری دارایی با پاساوێکی لاواز دەزانن و دەڵێن حکوومەتی هەرێم پرۆژە یاساکەی بەدڵ نییە و نایەوێت پاشەکەوتی موچە هەڵبگرێت. دوای ناکۆچێکی زۆر فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان چەند بڕگەیەکیان لە پرۆژەی چاکسازی لە خانەنشینی و موچە پەسەند کرد کە دیارترینیان ئەمانن پابەندکردنی حکوومەتی هەرێم باڵگرتنی سیستەمی پاشەکەوتی موچە و هیچ خانەنشینێکیش موچەکەی لە 400,000 کەمتر نەبێت. ئەوڕا پەرلەمانی کوردستان هیچ دەرماڵەیەکی موچەی فەرمانبەران نابڕێت. باپەی زانیاریەکان حکوومەتی هەرێم دەیەوێت سیستەمی پاشەکەوتی موچە بەردەوام بێت و لە هەمان کاتدا پەرلەمانی کوردستانیش بڕگەیەک لە پرۆژەکە بچەسپێنێت و دەرماڵەکانی فەرمانبەران ببڕێت. پرۆژەی چاکسازی خانەنشینی و موچە لە کۆتایی مانگی دووی ئەم ساڵ لەلایەن پەرلەمانی کوردستان پەسەند کرا، بەڵام بۆی ناڕەزایەتی خەڵکەوە لەسەر بڕگەی خانەنشینی پلەباڵەکان جارێکی تر گەڕێنرایەوە پەرلەمانی کوردستان. دوای 3 مانگیش لای گەڕانەوەی تاوەکو ئێستا حکوومەت و پەرلەمان لەسەر پەسەندکردنی پرۆژە یاساکە ڕێک نەکەوتون. جارێکتر سڵاوتە لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی موچە دواخرە کەوا بڕیار بوو ئەمڕۆ کۆبوونەوەکە بڕێوە بچێت. ڕاستیە هەموو خەڵکی کوردستان نەزانەیە ئەوە پارتیوێکێتی هەمیشە خۆیان لە ئینتیخابات دزیوەتەوە. من مەبەستمان قسەیە بکەم ئەوە دەبوو ئەم پەرلەمانەی ئەمە 6/11/2007 تەمەنی کۆتایی پێهاتە بوو و ئەسڵ ئەوە بوو هەڵبژاردن کرایە لە هەرێمی کوردستانە، بەڵام ئەوان بۆ ماوەی ساڵێک پەرلەمانیان تەمەنەکەی درێژ کردەوە. ئێستاش بەم جۆرە ئەبینی یعنی دواخستن لەسەر دواخستن هەر لەسەر دەستی ئەو دوو هێزە پارتیوێکێتی کە ئێستا ئیداری پەرلەمانە دەن و دەستی سەرۆکاتی پەرلەمان بەڕێوە ئابێت. یعنی تۆ بێنە لە بەرچاوی خۆت بەوە چوین تو خۆیان بەوە گرتووە کەم شتێک دوابخەن چاکسازی دوابخەن. بێگومان وایە. یعنی ئێستا ئێمە لە 6/5ەوە با بڵین فەسڵی تەشریعی تازە دەستی پێکردوێتەوە، تا ئێستاکە هیچ کۆبوونەوەیەک نەکراوە. ئەمە بۆ بەڕاستی ئێستاکە ئەم جۆرە ئیدارەدانی پەرلەمانی کوردستان یەکێکە لە با بڵین خراپترین ئیدارەدانەکان لە مێژووی پەرلەمانی کوردستانە کە وای لێ هاتووە یعنی پەرلەمان بەویستی حکوومەت کارەکە. دیارە ئەمەش مەبەستمە بڵێم سەردەستی سەرۆکایەتی پەرلەمانایە. ئەژینا ناکرێت تۆ یعنی دواخستن تۆ بەرنامەی جارە بانگێشت کردووە
بەرنامەی کاری بڵاو کردوێتەوە هێشتا راپۆرت حاضر نەبووە هەر ئەمە بۆ خۆی لە ڕاستیە پێچەوانەی پێڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستانە ئەنی تۆ پێرێ بانگێشتر کردووە بەرنامەی کاری بڵاو کردوێتەوە دوێنێ دیژنە کۆ بۆتەوە راپۆرتیشان حاضر کردووە بەڵام لەپەر بە شێوەیەکی زۆر تۆپەڕەبینی کۆبوونەوەکە دواخرێ بەدە تەسەوری من ڕاست و ڕاشکاوە ئەمە پەیوەندیدارە بە بەشێکی بەو با بڵین سراعی کە ئێستاکە دروست بووە لە بینی پەرلەمان و دەسەڵاتی جێبەجێکردنا حکوومەت و حکوومەت پێی وایە مادەم پەرلەمان با بڵێن تا ڕادەیەکی زۆر بەویستی پارتی وشێتی کەوتەوە ئیش لە دوای ئەوەی کە پەخرا ئێستا پێویستە یعنی بە ڕای با بڵێن حکوومەت دەوری هەبێ لەو کۆبوونەوانە یاخود لەو پرۆژانە بەویستی حکوومەت و پارتی وکێتیش کار بکات بێگومان ینیەوە ئەسلی مۆزوعەکەیە باشە ئەجیان نەدەبوو لە ڕاستیە ینی بەو ئێوەڕێگەڵڕیا ئەم کۆبوونەوەی دوا بخرایە ئێوە لەگەڵ دواخستنەکەی نین کە دواخراوە نەخێر بە هیچ جۆرێ ئەزانی ئەم بابەتە یەکلایی کرابەوە یعنی ئەو خاڵانەی کە بیرروبۆچوونی جیاوازیان لەسەر بوو ئیتر بە تێبینیەوە بێ بە سەرنجەوە بێت هەموو ئەوانەی کە بەژار بوون لە کۆبوونەوەکانە هەرێکی و ڕاو سەرنجی خۆی وتووە بێگومان راپۆرتێکیان حاضر کردووە بەشێک لەو هاوڕێیانی کە لە کۆبوونەوەکە بوون بە دڵنیایی سەرنج و تێبینیان هەبوو لەسەر راپۆرتەکە بەڵام دوجار راپۆرتێک ئامادە کراوە ئەسڵەوە بوو کۆبوونەوەکە بکرایە ئەسڵەوە بوو کۆبوونەوەکە بکرایە بەڵام بە تەسەوری من حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی شتێکیە کرد بەڵام ئێستا شتێکی تر ئەبینێت بۆیە ئەوێت وەکشۆن لە خۆی بدزێتەوە بە هەموو جارەی بە بیانوویەک ئەوە ئەوێت لە ڕاستیدا ینی کورت و کرمانجی ئەوێت هەموو ئەو عیب و عار و هەموو ئەو کەم و کورتی و هەموو ئەو خواروخێکی و هەموو ئەو نایاسایی و هەموو ئەو گەندەڵیانەی کە لە 26 ساڵی ڕابردووە کراوە کە هەمووی حکوومەت خۆی لێ مەسئولە کابینەیەک لە دوایەکان لێ مەسئولن جا خانشینی نایاساییە بندیوارە مەسلەی دەرماڵەیە بۆ ڕازیکردنی چین و توێژەشی دیاری کراو بۆ یا بۆ حملەی انتخابات بەکارهێناوە هەر بابەتێکی تر کە تۆ ئەیبینی لەم چەند ساڵی ڕابردووی ئەم حکومڕانیا کردویانە کە هەر هەمووی دەبێت حکومت خۆی مەسئولە ڕاستی کاتەوە دەتوانێت مەسەلا چۆن خەڵکی خانشین کردووە دەرەوە یاسا بۆ پێوەرە یاسایەکە توانێت هەڵی وەشێنێتەوە دەرماڵی بڕیوەتەوە بە جۆرە بەڕێنمایی ئەتوانێت مامەڵی لەگەڵا بکە حکومت دەیەوێت هەموو ئەمانە بێنێت بە پەرلەمان بیکا بە بەرجێکی یاسایی و پەرلەمان کا بە شەریکی خۆی لە هەموو ئەو بابەتە خواروخێکی و گەندەڵانێکی کوردوەتی وە لەسەر و هەمووشانەوە ئەوێت ئەمەی کە ناوی ناوە پاشەکەوت ئەمە بک بە یاسایی یعنی ئەوێت لە ڕاستیدا جۆرێک لە سیستەمی موچەدا بێنێت کە ئەمەی کە ئێستا دەقی پێوە گرتووە و ڕەنگە ئەگەر بێت و ئەوەی کە ئەو ئەوێت دەرماڵەکان ببردرێن ئەوە ڕەنگە خراپتریش بێت ئەمەی کە ئێستاکە هەیە بۆیە ئەوان لە ڕاستیە ئەیانەوێت شتێک بێت بەو خەیاڵ و میکانیزمەی کە دایان ناوە بەڵام ئێمە پەرلەمان نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانە و ئێمە ئەزانین ئەم حکوومەتە چەند داهاتی هەیە ئێستا ینی هەرچەنە حکوومەتێکی زۆر ناشەفافە و حکوومەتێکە ئامادە نیە پرۆژە یاسای بودجە بخاتە بەردەم پەرلەمانی کوردستان بەڵام بەپێی هەموو زانیاریەکان ئێمە ئەزانین ئێستاکە بایی ئەوە داهات لە هەرێمی کوردستانە هەیە کە ئەستەن سیستەمی پاچەکەوت هەڵگیرێ بۆیە پەرلەمانی کوردستان و ئەو راپۆرتە بێگومان بەدڵی حکوومەت نەبووە من دڵنیام لەوەی کە بۆی ڕەتکراوەوە کۆبوونەوەکەی پەرلەمانیش دواخراوە قسەی زیاتر لەسەری کاکتۆر ئەگەر بچین هەورێ لای کاکدانە کاکدانە زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بە بۆچوونیەوە ئەوەی کە ئێستا باز لە دواخستنی دانیشتەکەی پەرلەمان دەکرێت بەوەی کە وەزیری دارایی ئامادە نەبووە پێتان وایە پاساوێکی گونجاوە یاخود لە ڕووی یاساییەوە دەکرا سەرۆکاتی پەرلەمان پابەندی ئەم داوای حکومەت نەبێ وە کۆبوونەوەکەی ئەنجامدا بێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوم بۆ جەنابەت بۆ کاک دکتۆر بۆ بینەر و بیسەری پەیام لە ڕاستیدا ئەو پرۆژەی کە حکوومەت پێشکەشی کردبوو بۆ چاکسازی لەو هەموو سێکتەرانەی کە ئاماژەتان پێدا گەیشتۆتە قۆناغێکی زۆر مەترسیدارە ویژبریتە لەوەی کە هەر خودی حکوومەت کە خاوەنی خودی پرۆژەکەیە ئەو لەسەری ئیشکالی هەیەەوە
باوەڕی وایەکەوە بەو شێوەیە نابێیان کۆمەڵە سەرنجی بۆ کۆبۆتەوە کەواتە ئێستا بەریەکەوتن دروست بوو لە نێوانی هەردوو دەسەڵاتی جێبەجێکردن لەگەڵ دەسەڵاتی یاسادانان لە پرسێکی وا هەستیارە کە دەتەوێتەوە جۆرێک لە چاکسازی بکەیت کە حکوومەت خۆشی بەخاوە نێزانێ لە ڕاستیە ڕێکاری دانیشتنەکان هەمووی لە پەیڕۆی ناوخۆدانراوە هەر سەرۆکاتی خۆی دەتوانێت دانیشتن ئەنجام بداوە خۆشی دانیشتەکان نەکایان دوا بخایان بە شێوەک لە شێوەکان بەڵام ئەمەی کە ئاماژەی پێکرا لەسەر ئەم پرسەوە جاری دووەمە کە دواخستنێکی ناسروشتی دروستە بێ لەسەر پرسی یاسای چاکسازی ئەمە بۆ خۆی جێگەی پرسیارە بە تایبەت لە قۆناغێکی وادا کە تەمەنی خولەکە بەرەو کەمبوونەوە و کۆتاییەوە بە دیوێکی ترا دۆخی سیاسی ئاوە ئاڵۆزە و مانگی ڕەمەزان خۆی لە کۆتایی مانگە پیرۆزەکەدا لە ڕاستیدا ئەمانە هەمووی مانای ئەوە کات کە پێویستی بەوە بوو کە وردەکاری لە پرۆسەکە بکرێ و پێش ئامادەکردنی راپۆرت و ئەگەر ڕەهەندە داراییەکانی پرۆژەکە چونکە هەندێک لایەنی ئەم پرۆژەی چاکسازی ڕەهەندی دارایی هەیە خۆ هەمویان ڕەهەندی دارایی نییە بۆ نمونە کەمکردنەوەی پارە چییە نی خۆ ڕەزامەندی بۆ چیەوە یەکێکتر ڕێخستنەوەی هەڵوەشانەوەی ئەم پرسانە کە خودی حکوومەت خاوەنی پرۆژەکەیە هیچ پێویستی بە ڕەزامەندی نییە بۆیە باوەڕما بوو ئەو چەند مەوادانی کە پێویست بوو ئیشی تیا بکرێەوە دانیشتەکە کرابایە دوجار ڕای حکوومەت پێویست بوو کە لەسەر پرسەکە بێ کە وەکو بیست و ماڵێن دوای جەژن ڕەنگە جارێکی دیکە گەڕێکی تری دانیشتن لەسەر ئەوکو بە یاساییکردنی پرۆژەکە بکرێ بەڵێ بەس وەکو سەرۆکاتی پەرلەمان پێ دوای دەتوانرێت لە ڕووی یاساییەوە بۆ نمونە و کۆبوونەوەی کردبایە و پابندی و داواکاری حکوومەت نەما بۆ دواخستنی چونکە پێیان وایە هەندێک لە پەرلەمانتاران دەڵێن پاساوەکە لاوازە پەیوەندی بەوە نییە کە وەزیر ئامادە بێ یاخود نە حکوومەت ئەم پرۆژەی بەدڵ نییە نابێت دڵنیاییەوە خۆ ئامادەبوونی وەزیر و جۆرێک ڕاستە و وەزیرە و ئەندامی ئەنجومەنەکەی بەڵام دوجار لە ناو سوڵتەیەک لە دەسەڵاتەکان و گۆڕاڵی سەرۆکایەتەکەیە کاواتە خودی وەزیر مانای وەزارەتەکەی نییە کە چەند مەترێک لە بینای پەرلەمانەوە دوورە بەڵکو ئەو جۆرێک لە نوێنەرایەتی خۆی ئەو سوڵتەیەکا کە ئەوان ڕازی نین بە پرۆسەکە بە تایبەت لەسەر ئەو لایەنە زۆر گرنگەی کە پێی دەوترێ مادەیدا لە پرسی چاکسازی لە هەموارکردنەوە و یاخود ڕێخستنەوە یاخود بڕینی ئەوەی پێی دەوترێت دەرماڵەکان کەواکە کارەساتێکی گەورە لە پرسی موچەخۆران دروستە بێت چونکە حکوومەت ڕاستی دەوێت ئەم ڕیزبەندەی کردووە یاخود ئەم دابشکاری کردو بۆ موچە و دەرماڵەکان لە ١47 موچەی موچەخۆران بریتێ لەو موچە بنەڕەتی کایانە باقیەکەی تری بریتێ لە دەرماڵە واتە ئەوان لە لای خۆیانەوادا ناواگەرە و دەرماڵانە ببڕدرێ دوجار بە شێوەیەک لە شێوەکان تۆ توانی ئەوەی پێی دەوترێت پاشەکەوت کە بە ڕوتێکی زۆر نایاسایی و ناشرین لەسەر پرۆسەکە جێکراوەتەوە ئەوە بەرگێکی یاسایی بۆ بینیتەوە واتە دوجار پەرلەمانە بێ بە شەریکی ئەم پرۆسەیە و سەرکەوتنەکە دوجار چێتە گیرفانی حکوومەتەوە ئەمە کارەساتێکە بەڕاستی بێ ئەندامانی پەرلەمان وەوان لە کۆتایی ئەم خولە زۆر باش لەم یاریە سەرکەوتوانە دەربچنە جینا دوجار ئەو کۆی کە بینیمان لەسەر ڕێخستنەوەی خانە نشینی پلە تایبەتەکان و ئەندامانی پەرلەمان کرا هەڵایەکی گەورەی وا دروست کرا کە حکوومەت کەلیمەیەکیشی لەسەر نەوت تەنانەت پێم وابووی پێشی خۆش بوو گوێم لە یەکێکیان بۆ ئەمڕۆی و پرسەکە ئەوان ئاڵقاندویانە و کێشەی بە حکوومەتەوە نیە لە ڕاستی داوانە بوو هەموو پلە تایبەتەکان وەزیریش دەگرێتەوە کە وەزیر زۆرتریشن لە هەندێک کابینە چونکە کابینەکان ئەوە کابینەی هەشتەمە ڕۆیشتووە بەڵام 4 خولی پەرلەمانی هەیە کەواتە وەزیرەکان دەتوانین لە ڕووی عەدەدەوە جاری وایە پلە تایبەتەکان زۆر زیاترن لە ئەندامانی پەرلەمان ئەوە ڕێخستنەوەی ئەم پرسە وای کرد کارەساتێک دروست بکات بەڵام ئەبێ پرسی دەرماڵە زۆر وریانە مامەڵەی لەگەڵا بکەین ئەو دەستەواژەم پێم وایە هەردوو لیژنەی یاسایی و دارایی لە پەرلەمان چەند ڕۆژە کۆبوونەوە لەسەرەکەن دۆخێکی دروستی نمایش کردووە ژەوەیە پرسی دەرماڵە پرسێکە تایبەتە بە یاسایی ئەوەی پێی دەوترێت قانونی خدمەی مەدەنی و تایبەتە بە موچەخۆران و ئەو ڕێخستنەوە بۆ ئەم پرسە تەنها حکوومەت خۆی کە واتە ئەو بە ڕێنمایی دایناوە ئەو دەرماڵەکانی زیاد کرد و کەم کردووە هیچ پەیوەندیدار نییە بە پەرلەمانەوە هیچ یاسایەکی پێ دەرنەچووە بەڵام ئەوان ویستیان ئەگەر بە یاسا دەری بکەن دوایی بڵێن جا چی بکەین خۆ بێلانی حکومی یاسا جێبەجێ بکاوە ئێمە ئەرکی تەطبیقی قانون ئەرکی ئێمەیە بەڵام بەدیوێکی تریشا و مەترسێتەوە بیر بۆ زانیاریتان ئەگەر بدرێتەوە بە حکوومەت ئەگەری هەیە خۆی بە ڕێنمایی زۆر بە ئاسانی زۆریان ببڕێ و کارەساتەکە لێەوە دەست پێ بکە کە ڕەنگە دوجار خەڵکیش قەناعەتی پێ بێنێ
بەڵێ سوپاس دەکەم کاکدانە دواتکەرم و لە برز کاکتۆر سەبارەت بەوەی کە پێت وایە کە سەرۆکاتی پەرلەمان لاوازە بەرامبەر حکوومەت و پابەندی داواکاری حکوومەت بووە یاخود ئەمە ڕێکارێکی یاسایە بۆ نمونە کە دانیشتەکەی دواخستووە خۆی لە ڕاستی ئەگەر لە ڕووە قانونیەکەەوە سەیریکەی هیچ خاڵێکی ناپەیڕەویتیان نییە مەسەڵەی ئەلانکردنی دانیشتن وەک دواخستنی دانیشتنیش ئەمە لە دەسەڵاتی دەستەی سەرۆکایەتیە و دەسەڵاتە هاوبەشەکانە و وازەحە لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستانە دیاری کراوە و ینی ئەمە بەڕاستی هیچ خاڵێکی ناپەیڕەویتیان نییە و ئەسڵی ژەوەیە ینی مەشەزانین پەرلەمانتارین ئەسڵەوەی هەچ پرۆژێک لێکەوتەی دارایی هەبێ حکوومەتیش ئامادە بێ بەڵام دیوە نامەنتیقەکەی سیرکەی بۆچی نامەنتیقیە ناکرێت ینی دوو جار لەسەر یەک کۆبوونەوەیەک دوا بخرێت بۆ دوو جار لەسەرێک دواخراوە بوو با بڵین پێشووتریش ینی قەرار بوو هەر کۆبوونەوە بکرێت چونکە هەفتەی پێشووتر هەردوو لیژنەکە کۆبوونەوە و راپۆرتیشیان نووسی بوو و راپۆرتێکی زۆر ڕێک و پێکیش ینی ئەوەی کە با بڵین ئیجماعی لەسەر کرابوو هەرچەندە هەم دیسانڵێمەوە ئەو هاوڕێیانەی ئێمە و بەشێک لە هاوڕەکانی تریش مەسم فراکسیۆنی خۆمان و چەند هاوڕێی تر لە فراکسیۆنە جیاوازەکانی تریش سەرنج و تێبینیان هەبووە لە کۆمەڵێ مادە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندیدارە بە پلە تایبەتەوە بەڵام بەرحاڵ راپۆرتێک نووسرا بوو ئەسڵەوە بوو ئەم راپۆرتە تەواو ینی ڕەفعکراوە بە دەستەی سەرۆکایەتی و ئەعلانی جەلسەی پێ بکرێ ئەوە بوو دیسان دانیشتنێکی تریان کردەوە ینی ئەمە بە خۆی کێشەیە با بڵین دیوەکی سیاسی وەرگتووە دیوە سیاسەکە ئەوەیە لە ڕاستیە هەر ینی ئەتوانم بڵم لە دوای 23 حوزەیرانەوە دەسەڵاتی جێبەجێکردن بە هیچ جۆرێک ئامادە نییە بێتە بەردەم پەرلەمانی کوردستان ئەگەر لە کاتێکا بە وەکوچۆڵێ جۆرێک لە حەزی خۆی تیانە بێتوانە ینی ئەمە خۆیەکەم جار نییە ینی ئێمە سەدان جار لەم خولا بە شێوازی و بە میکانیزمی جۆرا و جۆر جار بە شێوەی بانکردن بێت بۆ بە پێی مادەی 54 پێڕەوی ناوخۆ بۆ کۆبوونەوە بۆی حکوومەت بێتە بەردەم پەرلەمان بە پێی مادەکانی 67 ئەوانە بێ بۆ پرساندن کۆبوونەوەی نائاسایی لەسەر ئەو دۆخە جیاواز و ئەو زاعە جیاوازانەی کە لە هەرێمی کوردستانە دروست بوون کە پێویستیان بەوە هەبووە دەسەڵاتی جێبەجێکردن بێتە بەردەم پەرلەمان وەزیری تایبەتمەند بێتە بەردەم پەرلەمان هیچ شتێک لەمانە جێبەجێ نەکراوە ینی ئەم کابینە کە شکست خواردوترین کابینەیە لە مێژووی حکومڕانیە لە ئەتوان بڵێم لە هەموو جیهانە ئەمە ئامادە نیە بێت بەردەم پەرلەمانی کوردستان بەداخەوە ئێستا دەستەی سەرۆکایەتیش لەما بۆ بە هاوکار حکوومەت ئێستا بەڵێ دەستی سەرۆکایەتی ینی ئێستا ئەتوانم بڵێم جۆرێک لە دڵڕازیکردن هەیە بەڵێ لە بەرامبەر دەسەڵاتی دڵڕازیکردن نەبوو لە نەخێر بێگومان نەبووە و ناکرێت بە هیچ جۆرێک ینی ئێستا بەداخەوە یەکێک لەو شتانەی کە زۆر خراپە ینی کە ئەم کابینەی هەشتەمە لەگەڵ پەرلەمانایی کاکە و پێویستە ئەمە قبوڵ نەکرێ ینی پەرلەمان دامەزراوێکی سەربەخۆیە دەبێ بودجەی سەربەخۆی خۆی هەبێ ینی ئێستا وای لاتووە پەرلەمانی کوردستان ئیستیقلالیەتی مالیشی لە دەستداوە ینی چاوەڕێی وەزارەتی دارایی و ئەمانە کاکە ینی تەمویلی بکەن ینی ئەمە ناکرێت لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەم حکوومەتە ئامادە نییە پرۆژە یاسای بودجە بێنێتە بەردەم پەرلەمانی کوردستان ینی حکوومەتێک کابینەیەک لە ماوەی 5 ساڵە ئامادە نەبێت بە پەرلەمان بڵێت ئەمە داهاتمە ئەمە خەرجیمە کە لە کاتێکا بە پێی مادەی 79 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێویستە لە هەموو مانگی دەی هەموو ساڵێکە پرۆژە یاسای بودجە بێ حساباتی ختامی بێ حکوومەتێک ئامادە نەبێت خەرجی و داهاتی خۆی بێنێتە بەردەم پەرلەمانی کوردستان منێکی پەرلەمانتار هاوڕەکەی ترم بۆ دانیشین بڕۆین دەرماڵی بۆ ببڕین نازامچی بۆ بکەین ئەوە لە ڕاستیە کەم و کورتی و عیبوعار و ناشرینەکانی 27 ساڵی ڕابردووی خۆیانە پێویستە خۆیان چارەسەریشن نەکەر ئەوە دەبێت ئەوانەی کە ئەم کارانەیان کردووە بەڕاستی سزایان بدەیت نەک تۆ بێ ئێستا حکوومەتێک بە ناوی چاکسازیەوە خۆی کا بە مصلح و وەکو سەرکەوتوو لێ بێتە دەرەوە نەخێر ئەوەی کردووە کە لەو پرۆژەیە هاتووە ئەبێ محاسبە باش بەس حکومەت دەوێت بەڕوونی چی بکە بۆ نمونەکە دەڵێ دەیەوێت گەندەڵەکانی بۆ داپۆشن ینی حکومەت دەوێت ئێوە چی بۆ بکەن لەم پرۆژەیە کە ئێوە ئێستا ڕەتان کردوتەوە پەرلەمان ڕەتی نەکردوتەوە ئەوە ئێستا حکوومەتە لەسەر 3 خاڵی دیاری کراو یەکەم مەسلەی دەرماڵەکان کە بەڕاستی بە هیچ جۆرێک ئێمە ناچینە ژێرباری ئەم بابەتە چونکە ئەمە ڕێک
ئەوەیە کە تۆ کارەساتی ئەخۆقیێنی و پاشەکەوتەکەی بە نایاسایی ئەوە نقطەی یەکەم کە حکومت لەس ئەوێت تۆ بڕینی دەرماڵی بۆ بکەی بە یاسا کە ئێمە بەی جۆرە شتیوان ناکەین. دووهەم مەسلەی کەمترین خانشین 400,000 بێ ئەڵێ من ئەمە پێ جێبەجێ ناکەی کە ئەمە بەڕاستی مای نوکتەیە لەلایەکەوە ئەڵێ بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە 100 میلیارد ئەگەڕێتەوە بە حکومت ماگانە لەلایەکەوە ئەڵێ وەڵام من ناتوانم خانشینی کەمترینی بکەم بە 400,000 لەبەرەوەی ئەمە لێکەوتەی دارایی هەیە کە هەمووی پێویستی بە 6 میلیارە مانگی ئێ باش ئەگەر بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە مانگی 100 میلیارد بۆ حکومت دەگەڕێتەوە کەوکو خۆیان وا ئەڵێن ئێتر بۆ ناتوانانی 6 میلیاری بخەیتە ئەوەوە کە کەمترین خانشینی ببێ بە 400,000 کە دنیایەک خێزان کەڵکی لێ وەرەگرێ و نقطەی سێمیشیان لەسەر مەسلەی ئەوەی کە پێویستە پاشەکەوت نەمێنێ و ئەمە جێگیر کراوە لە راپۆرتەکەی دژنەی هاوبەشە نەخێرە من بەدڵ نییە ینی من بۆ خۆم لە ڕاستیە وتوشمە و جارێکیش ئەڵێمەوە من نایبینم لەم بەڕێوەبردنە خەڵک بەتەمای ئەوە بە پاشەکەوت وەرگێتەوە چارەژی تر حکومت دەیەوێت ئەسڵەن ئێمە پاشەکەوتی بۆ بکەین بە یاسایی کە ئێمە ممچین نیشتی وا بکەین کارێکی نایاساییە و پێویستە نەک هەر خۆیان ڕاستیکەنەوە و پێویستە عقوبەش بدەن لەسەری و لەسەر و هەموو ئەوە شۆکار حەکیم ئێستا سەر تریلیۆن دۆلار دینار داهاتێتی من چکە لە ڕاست ماگانە لە بەرەوە کاتە نەوت حدودی 25 دلار بوو ئێستا 5 دلار و 6 دلارە داهاتی ناوخۆ ئەو پارەی کە لە ئەمریکاوە بۆیان دێ ئەو پارەی کە لە بەغاوە 370 میلیارد بۆیان دێ یعنی ئەم حکومەتە پارەی زۆرە ێ بۆ ناتوانێت ئەم پاشەکەوتە لابەریان ئەم شتە نایاساییە کە فەرزی کردووە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە. سوپاس دەکەم کاک دانا سەبارەت بەوەی کە پێشتریش کەمی قسە لەسەر مەسلەی دەرماڵەکان ئەوەی کە ئێستا ناکۆکیە لە نێوان حکومەت و پەرلەمان لەم پرۆژە یاسایە کە حکومت داوا دەکات پەرلەمانی کوردستان دەرماڵەکان ببڕێ لە ڕووی یاساییەوە ئەمە لە دەسەڵاتی کێایی ئیشی پەرلەمانە کە دەرماڵەکان ببڕێ یاخود ئیشی حکومەتە ئەمانە ڕێک بخاتەوە. خۆی پرسی دەرماڵەکان هەمیشە ئەو دابەشکاری بۆ موچە خۆران دروستە بێ بەشێکی ئەو ئاماژەم پێدا زیاد لە نیوەی ئەو ئەندازەی زیاد لە 50 بۆ سەرەوەی ئەو موچەی کە وەریەگرن بریتە لە دەرماڵەکان واتە دەرماڵە خۆی دیوێکی زانستی هەیە بۆ پێدانی بە موچە خۆران و دیوێکە دەتوانێت ڕێژەی موچەکانیان بەرز کاتەوە واتە بژێوی ئەوانیش بەرز کاتەوە بە ئاراستەیەکی ترە چونکە بۆ خۆتان دەزانن ئەوەی کە پێوترێ موچەی بنەڕەتی بە ڕێژەیە کە زۆر کەمە واتە لانی کەمی ئەوەی کە هاوڵاتی دەتوانێت بە تایبەت موچە خۆران گوزەرانی خۆی پێ بکە بە تایبەت تۆوەرە سەیریەوە بکە بەشێکی زۆری موچە خۆران تاکە کەسێک واتە گەورەی ماڵەکە سەرۆکی خێزانەکە موچە خۆرە واتە تۆ بەرپرسیارەتی خێزانێک لە ئەسوەتە بۆیە ڕێخستنەوە و دەست بۆ بردننی ئەم پرسە زۆر هەستیارە تەنانەت لە سەرەتای پێش سەپاندنی ئەوی پێی دەوترێ پاشەکەوت حکوومەت ئیرادێکی وای هەبووە من جۆم لە بەرپرسانیان بووە لە دانیشتێک باسییان کرد کە ئێمە گرفتی گەورەمان دەرماڵەکانە ئەوان پێیان وایە بەشێکی چونکە ساڵانێکی زۆر خۆتان دەزان کە بەهۆی زۆربوونی موچە و یاخود هاتنی پارە بە لێشاو بۆ کوردستان بە هەر ڕێگایەک وای کردووە کاوان کۆمەڵێ داهێنانی سیر دروست ببێت لە پرسی دەرماڵەکان وای کردووە ئەو نایاساییەکانیش بەڕاستی هاتۆتە سەر دۆخی ئەوانەی کە یاسایی من پێم سەیرە دەرماڵەکان لە ناو پرسی یاسایکی وا چاکسازی تا بکرێت چونکە هەر خۆی سەپاندنی ئەم دەرماڵانە بە کۆمەڵی پرۆژە بوو یەکەمیان بەم شێوەیە بووە پرۆژەیەک لەلایەن ساڵانە لەلایەن حکوومەتەوە هاتووە تا ساڵی 2013 بەردەوام بۆ پێوترێ پرۆژەی بودجەی ئەوەی ئابووری ساڵانەی حکوومەت ئەوە خۆی حکوومەت خۆی پرۆژەکەی نووسیەوە تا حکوومەت خۆی بۆ زانیاریتان لە دەستوری عراقیشا جیاوازی کردو لە نێوانی پرۆژە لەگەڵ پێشنیاری یاسا پرۆژاوەیە کە لەلایەن حکوومەتەوە دێت و پێشنیاز یاساوەیە کە بە واژۆی دە ئەندام زیاتر بەرزەکرێتەوە ئەم پرۆژانەی لە حکوومەت دێت زۆر جاروای کردووە ڕەهەتی داهسەڵاتی یاسادانەری وا لێ کردووە زیاتر جۆرێک لە وازێنان یا جۆرێک لە بەشکلی تەماشاکردنی ئەم جۆرە وەزیفەی خۆی کە یاسادانن چونکە یاسا خۆی حکوومەت جێبەجێکە کەواتە زۆر جار حکوومەت خۆی نێرێ و خۆی داکۆکاریە بێ لەم پرسە هاو پرسانی کە ئەگەر حکوومەت جددی بواە لەم پرسە نابوو چارەنووسی دەرماڵەکان بۆ موچەخۆرێک کە لە دەوامایە بۆ موچەخۆرێک کە گوزەرانی خۆی و ژیان و ئایندە و هەمووی لەسەرێتی ببەسێتەوە بە خانەنشینێکی نائاسایی ببەسێتەوە بە پلە تایبەتێکەوە کە موچەکەی بە ملیۆنانە بەڵام موچەخۆرێکی داما و موچەکەی ناگاتە ملیۆنێک.
بەڵێ بەس لە ڕووی یاساییەوە ئەمە دەسەڵاتی کێیە؟ دەسەڵاتی حکوومەتە کە دەرماڵەکان پێشتر پەرلەمان دایناوە تا پەرلەمان لەم پرۆژەیە چارەسەرگیا حکوومەت بۆ خۆی بە بڕیار و بەڕێنمایی دەتوانێت ئەم دەرماڵانە هەڵبوەشێنێتەوە لە ڕووی یاساییەوە؟ من ویستمەوە بۆ تەواوکەم ئەوە یەکەمیان کە ئاماژەم پێدا حکوومەت خۆی لە ناو پرۆژە بودجەی ساڵانە ئاماژەی بە دەرماڵەکان کردووە واتە خۆی خاوەنی پرۆژەکە بووە ئەوە لەلایەن حکوومەتەوە بووە. هی دووهەمیان بریتێ لەو ڕێنمایانەی کە خودی وەزارەتی دارایی دەریەکە بۆ زانیاری تا نزیکەی 40 بەرگە 40 مجلدە تا ئێستا ئەو ڕێنمایانە زۆریان لە وەقایع بڵاو بێتەوە. ڕێنمایی دارایین خۆی سیستمەکەی پرسی دەرماڵەکانی بە ڕێنمایی ڕێخستووە. وەزارەتی دارایی سەر بە حکوومەتە واتە حکوومەت خۆی خاوەنیان پرۆسەیە. من لە ئێرەوە دەپرسم بە تایبەت لەو کەسانی کە ئیشکالیان هەیە لەسەر پەرلەمان چی ڕێنماییەکەیە چی یاسایەکەیە دەرکرا بێ لە پەرلەمان حکوومەت ڕەزامەندی لەسەر نەدابێیان داهێنانەکە بۆ دەرماڵەکان خاوەنەکەی بریتی بێ لە پەرلەمان تا ئێستا شتێکی وامان نییە بۆ زانیاریتان چونکە تەواوی موچەخۆرانی حکوومەتیش هەر بەو ڕێنمانە موچەوەرەگرن تەواوی موچەخۆرانی پەرلەمانی شەروەها کەواتە تۆ لێرەدا پرسێک چارەسەرەکەی کە تایبەتە بە موچەخۆران حکوومەت پارەی بەردەسەوەیە ئەوە تا پەرلەمان و دکتۆر ئاماژەی پێدا هەر میزانیەکەی خۆی وەکو سوڵتەکە وەکو دەسەڵاتێک بێ میزانێکی سەربەخۆی هەبێ خۆی تەنانەت ڕقەمی حسابی هەبێ و سەحبی کا و بەکاری بێنێ ئەوەشی نەماوە کەواتە لێردا ئاگەینە و ڕاستەی بەڵێ دەرماڵەکان پرسێکە تایبەتە بە حکوومەت خۆی فەرزی کردووە خۆی فرە چەشنی تیا کردووە بۆ کەسێکی داناوە بۆ کەسێکی تری دانەناوە چوە دەرماڵێکی مەترسی داناوە بۆ وەزارەتی تەندروستی بە یەک ڕێنمایی هەڵاواردنی نەکردو لە نێوانی ئەو کەسەی کە لە بەشی تیشکیشەکە لەگەڵ ئەو کەسەی کە لە بەشی بڕینی بلیتە ئەوە خۆ هەر فەرمانبەرێکی ئاساییە و ڕەنگە هیچ پسپۆڕێکی پزیشکیشی نییە ئەوی لە هاوشانی ئەوە کردوێتەوە کە لە ئێماراییشەکە کەواتە ئەم ڕێنماییانە خۆی دەیتوانی چاکسازی تیا بکە خۆی دەتوانی بەشێکیان بە قەراری ئیداری تەنان پێویستی بە یاساژ نەبوو حکوومەت ئەم سیستمی تەرشیقە ڕێخستنەوە و هەموارکردنەوە و چاکسازیە خۆی بیکە کە بەڕاستی نیان کردەوە خۆی نیەتەکان دیارە. بەڵێ زۆر بە کورتی سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بەڕێز وتە ئێستا نیوەی موچەی فەرمانبەران لەسەر دەرماڵەیە یعنی پێ دوای ئێستاگەر دەرماڵەکان ببڕدرێت نیوەی موچە فەرمانبەران کەم دەکرێتەوە حکوومەت دەم خواستەیە کە پەرلەمانەمەی بۆ بکە بە کورتی بێسپاس دەکەم. من بەدڵنیاییەوە باوەڕم وایە ئەو دەقی یاسای کە لە حکوومەتەوە هاتووە ئەگەر پەرلەمان بەسەریا بڕوە و دەنگی لەسەر بدا کارەساتێکی گەورە لە پرسی موچەخۆرانی ڕاستەقینە دروستە بێ ئەوی ئەوەیە تەواوی دەرماڵەکانە بڕێ ئەگەڕێتەوە سەر موچەی بنەڕەتی کە ڕێژەیەکی کەمە 2000 حکوومەت ئێستا ئەمجا خۆی بە ئاسانی ئەوەی یەتە بەردەست کە بریتێلەوەی کە پاشەکەوت خۆی بە شێوەی کردەی نامێنێ ئەمجا ئەوش ڕاگەاندنی بۆ کاوە بێ بە دەستکەوتێکی گەورە بە حکوومەت ئەمە کارەساتە هیوادارم پەرلەمانتاران زۆر وردەکاری بکەن لە پرسی دەرماڵەکان و نێڵنە بەڕاستی ئەمە بەسەریان تێپەڕێوە دوجار بێ بە کارەساتێکی گەورە. بەڵێ سوپاسان دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. برنج و ڕۆنیقو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت
ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنی قو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ، خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی. خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەوێت بەڕێزان. کاکتۆر بەڕێز پێشتر باست لەوە کرد کە حکوومەت بۆیە ناڕازیە لە پرۆژەکە بۆ نمونە کە ئێوە ئەو سیستەمی پاشەکەوت ئەو بڕگەیە کە هەڵدەوەشێتەوە ئەویتیان نەبێ مەسەلەوەی کە خانەنشین موچەی لە 400,000 کەمتر نەبێ ئەویشتیان نەبێت لەگەڵ مەسەلەی دەرماڵەکان. ئەی پرۆژەکە گەمانەی لێ بەدەرکە هیچ شتێکی گرنگی تیادەمێت تۆ گەرم داواکاری حکوومەت جێبەجێ بکەیت. وەڵاهی لە ڕاستیان من ینی وای لێ هاتووەکو وتم ناڵێم حکوومەت چاوەڕێ شتێکی یەکریستە شتێکی تری بۆ دەرچووە بۆیە ڕاستیان ماتەڵی پێواکە و ئەوێ بە زۆرە لە جۆرەکان ینی دوای بخانی ئەوە بڕواکە بەدڵی ئەو بێ کە لە ڕاستیان ئێمە ممکن نییە ئێمە نوێنەری خەڵچین و ئێمە بەپێی هەموو ئەو زانیاریانەی کە هەیە جا چ لە سەرچاوی فەرمی خۆیانەوە چ لەسەر زانیاریانەی کە دزەکە ئێستا بای ئەوە داهات هەیە لە هەرێمی کوردستانە کە ئاسان سیستەمی پاشەکەوت هەڵگیرێ کە زۆر نایاساییە. ئیتر ئێمە بۆ دانیشین بچین دەرماڵی خەڵک ببڕین لە پێناوی ئەم دەسەڵاتی جێبەجێکردنا لە ڕاستیە کەمتری خزمەتگوزاری بە خەڵکی هەرێمی کوردستان ناگەینە بۆیە ممکن نیە ئێمە کاڵەم نوکتەیە یعنی حکوومەت لەلایەکەوە ئەڵێ ئەگەر بێت ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ ئەوە مانگی 100 ملیار دینار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەگەڕێتەوە. باش ئەگەر 100 ملیار دینار نەگەڕێتەوە ئێدەکەواتە 6 ملیاری بخەرە خزمەتی خانشینانەوە چونکە ئەوەی کە ئەوترێت کەمترین خانشینی کە ئێمە کە تەسبیت کراوە لە راپۆرتی لیژنەی هاوبەشە کەمترین خانشینی بێ بە 400,000 پێویستی بەوە هەیە 6 ملیار دینار تەنها بە 6 ملیار دینار ئەمە چارەسەر دەکرێت. ئەمە قسەی خۆیانە لە ناو کۆبوونەوەکانی مانجی دووە کە ئەو کاتەی مناقەشەی بۆچی ئێستا دەڵێن حکوومەت توانای دارایی نییە بۆ موچەی خانشینام لەچ بکات بە 400,000 مەوزوعەکەی لە ڕاستیا وەکو مەتەڵی لێ هاتووە این تۆ خۆ دەڵێ پێویستی بە 6 ملیارە لەولا شەوەڵی بە جێبەجێکردنی ئەمە 100 ملیار گەڕێتەوە لەو ساڵە 6 بخەرە خزمەتی خانشینانەوە. ئەمە نقطەیەکە. نقطەی دووەمیش مەسەلەی هەڵگرتنی ملزەمکردنی دانەوەی پاشەکەوت و کۆتایی پێنان بە سیستەمی پاشەکەوت و لەگەڵ ئەوەش حکوومەت ناچار بێت کە ئەو
قەرزەی کە هەیەی بداتەوە ئێمە ڕقم تەسبیت کراوە بەڵێ تەسبیت کراوە پێویستە ڕقم بکرێ بەدانەوەی پاشڵێ پێویستە ڕقم حسابی بۆ هەموو فەرمانبەر و موشەخۆر و مامۆسایە بکرێتەوە و بەکار بێت لە مامەڵەی داراییش هاو قەرزەی لە حکوومەتە و ئەوەی تریشان دەرماڵەکانە کەوکو کاکدانە ئاماژەی پێکرد بە هیچ جۆرە ئێمە شتیوان ناکەین یعنی ئێمە لە ڕاستیە ئەسڵەن گۆڕانکاری لە ناونیشانی پرۆژەکەشا کراوە یعنی ئەوەی کە حکوومەت ناردەبووی چاکسازی لە موچە و دەرماڵە ماڵەکان هەر لێ دەرێناوە چکە بە کولی ئەو مادەیان لێ هەڵگرتووە وەکووتمان ئەوە ئیشی حکوومەت خۆیەتی پێویستە حکوومەت خۆ جێبەجێ بۆی لای بینەران ڕووبێستا حکوومەت دەیەوێت ئێوە بەرگەی دەرماڵەکان بڕین دەرماڵەکان بخەنە ناو پرۆژه یاساکە بۆی کە موچەی فەرمانبەران کەم کاتەوە دوایی ئەمە بکرێ بە سیستەمێکی نوێی موچە زۆر حکوومەت بە فیعلی دەیەوێت تۆ ینی کە دەرماڵەکان لێ لابرا ئەو کاتە شتێکە مێنێتەوە کە ڕەنگە لەمەی ئێستاش کەمتر بێت ئەو کاتە دەڵێەوە پاشەکەوت کۆتایی پێهاو ئەم سیستەمە تازایی موچەتە بەنیەکە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕاستیدا ئەگەر زاراوی حکوومەت ڕاست بێ بۆیان لە ڕووی زانستیەوە ئەیانەوێت ئەمەی کە ئێستاکە هەیە بە ناوی پاشەکەوتەوە و ڕەنگە زۆر لەمە کەمتریش بە بڕین دەرماڵەکان بیکەن بە یاسایەک و دوجار وەکو دەستکەوتێک بە خەڵکی هەرێمی کوردستانی بفرۆشنەوە بڵێنەوە ئێمە پاشەکەوتمان هەڵگر و لایەکی تریشەوە خەڵکی هەرێمی کوردستان بکەن بەگشت پەرلەمانە بڵێنەوە ئەوان باشە بەزەم بەرگێکی مەترسیدارە ئەگەر پەرلەمانتاران و کاکدانە دەڵێن ناوێت پەرلەمانتار لێ نزیک ببنەوە ئێمە زۆر باش لەوە تێگەشتوین هەر بۆیە ئەو هاوڕێیانە تەواوی برگەکەیان لە پرۆژەکەی ناوەتە دەرەوە و ناونیشانی پرۆژەکەشان گۆڕیوە وشەی دەرماڵیان هەر لێ لابردووە ئەگەر ئەمە جێبەجێ کرابە با بڕۆن چۆن جێبەجێکەن جێبەجێکەن باش ئەگەر ئەمە جێبەجێ کرابە نیوەی موچەی فەرمانبەران کەم بەدڵنیایی چکە وەکو کاکدانە ژاماژەی پێکرد حدودی لە 156 دەرماڵەیە ئەوی تری موچەی بنەڕەتیە یعنی و ئەمە لە ڕاستیدا خۆیان کردویانە ینی زۆر جار ئیتر بە هەر بیانوێک بێکردویانە دەبێ خۆیان تەحملی نەتیجەکەشی بکەن ناکرێت بە هیچ جۆرێک پەرلەمان ئیشی یاسا دەرکردن و بڕیار دەرکردن و چاودێریکردنی حکوومەتە وردەکاری تعلیمات و ئەم بابەتانی کە پەیوەندیدارە بە فڵان دەرماڵە و فیسار دەرماڵەوە ئەمە ئیشی دەسەڵاتی یاسادانان نییە مەیشی پەرلەمان نییە ئیشی خۆیانە چۆنیان کردو باوە بڕۆن چایشکەنەوە و من دیسان دەڵێمەوە دەوێ محاسەبەش کردن لەسەر ئەو هەموو کارە نایاسایانەی کە کردویانە سپاس دەکەم کاکدانە سەباردمە مەسەلەی پاشەکەوت کە حکوومەت پابند کراوە بۆەوەی کە سیستەمی پاشەکەوت هەڵبگیرێت ئایا ئەمە هیچ پێویستی بە یاسایە کە بۆ نمونە هەڵگرتنی سیستەمی پاشەکەوت یاخود حکوومەت لەمڕۆ دەتوانێت کۆتایی بەم پاشەکەوتە بێنێت ئەمە هیچ بیانوەیەکە کە بۆی بۆ زۆرجار حکوومەت دەڵێمە چاوەڕێ کەم پرۆژەیە پەسەند بکرێ بۆی کە سیستەمی پاشەکەوت هەڵبگیرێت ناخۆی ئەمە طبعا لە ڕووی زانستیەوە تەواو پێچەوانەی هەم زانستە هەم منطقە هەم شێوازی ئیدارە و بەڕێوەبردنی ئەو سێکتەرە گرنگانەی بە تایبەت لە پرسی ئابووری دانانی یا پەیڕەوکردنی سیستمێکی ئەوەی خۆیان دان و بە ناچاریش پەیڕۆمان کردو کەواتار خۆیان بەبێ ڕەزامەندی پەرلەمان دەتوانن لە ڕووی ئیداریەوە هەڵی وەشێنەوە چونکە مابوونی عەلا باڵتیل فەهوە باڵتیل هەموو هەر هەنگاوێک بناغەکەی بەڕاستی ئەنی جوان نەشێدرابێ و زانستی و تۆکمە نەبێ ئەویش بۆ خۆی بەتاڵە پێویستی بە یاسانیە من پێم سەیرە بڕیاری ئیداری بە یاسا هەڵبۆشێتەوە چونکە هەر مادەیەکی ئەم پرۆژەیە پرۆژە ناوی پرۆژە یاسایە دوجارە بێ بە یاسا هەر مادەیەک لە مادەکانی بریتین لە ژوورێک لە ناو ئەم ماڵە گەورا کە پێ وترێ یاساکە ناکرێتەوە بە یاسا بڕیاری ئیداری هەڵبۆشێنیتەوە ئەوە لە ڕووی ئیداریەوە زۆر نامەنتەقیە دەکرایەمە و پرۆژانی کە باس کرا بە هەندێک پرۆژە بڕیار کە لە ڕووی مەرتەبەوە نزمترە لە پرۆژە یاسا باسی چارەسەرکردن یاخود دۆزینەوەی بەکارهێنانەوەی جارێکی ترێمە پێی دەوترێ پرسی ئەم پاشەکەوتە چونکە من لە لای خۆمەوە ڕاموا بوو کە پاشەکەوت خۆی هەر نییە نی تا تۆ بەکاری بێنیەوە خۆمە حکوومەت پاشەکەوتەکەی من و تۆی نەژماردەوە لای خۆی داینابێ و نەخێر پاشەکەوتەکار وجودی نەبووە و باوەڕ ناکەم ینی چارنووسیشیە بێ زۆر جار حاڵتی واش ڕووی داوە بەس ئەوەی کە لێرەدا گرنگەوە بوو تۆ جۆرێک ئیلزام بە حکوومەت بکەی کە بەشێکی ئەو پارانی لە ئەستۆیەتی دەتوانی بەتایبەت بۆ قەرزە حکوومیەکان بەکاربێنیتەوە ئەم مادەی کە لێرە باس کراوە باوەڕم وایە جۆرێک لە خاترگرتن یا جوانکاریە کە بە پرۆژەکە دراوە ئەویش ئەم مادەی خراوە کە بریتێ لەوەی کە چارەنووسی یا و پرسیارەی لەلایەن شەقامی کوردیەوە هەیە ئایا پرسی چارەنووسی
ئەمەی کە پێی دەوترێت پاشەکەوت چی لێ لە دوای پەیڕەوکردنی یاسا هاتون بتوانە بەڵێ لێرە ئێمە بە تەواوەتی نامێنێ و هەڵەگیرەوە ئەوە خۆی وەکو دەڵێ جۆرێک لە تەحسیل حاصلە یەکسەر کە پرۆژەکە جێبەجێکرا ئەو ئەندازە پارە گەڕایە و ئەم هەموو بڕین و ڕێخستنەوە و دەستکاریکردنە دروست بوو خۆ پاشەکەوت خۆی نامێنێ کەواتە بوونی ئەو مادەیە تەنها بریتە لە جۆرێک لە جوانکاری جۆرێک لە بەڵێنێکی تایە کە بەڕاستی ئەساسەکەی بەهێز نییە. باشە بەس مەوەسمەوە کە بەردەوامبوونی ئەم سیستەمی پاشەکەوتە پێویستی بەوەیە کە بۆ نمونە پەرلەمان چاوەڕێی پەرلەمان کە حکوومەت تام پرۆژەیە پەسەند دەکات نا بەدڵناییەوە حکوومەت خۆی دەستکاری کرد هەنگاوی یەکەمینا دەتوانم بڵێم هەنگاوی سێمیژەکە هەنگاوی یەکەم فەرزکردنی بریتی بوو لەم پاشەکەوتە سیستمێکە بۆ هەمووان هەموو دەسەڵاتەکانی گرتەوە و هەموو فەرمانبەرانی گرتەوە خۆناغی دووەمیان بریتی بوو لەوەی کە بۆ کۆمیسیاران و دەسەڵاتی دادوەری چاک کرد بەنهێنی قۆناغێکی دوای ئەوە بریتە لە ئەوەی کە خۆی دەستکاری ڕێژەی پاشەکەوتەکانی کرد هەر یەکە بە جۆرێک بەشی زۆری پاشەکەوتەکانی بۆ موچە نزمەکان زۆر کەم کردەوە هەنگاوی ئەوەکی دیکەشی بۆ هەندێک پلە تایبەتەکانی بە شێوەیەکی نێنی ئەوە دەستکاری کردو کاوتام قۆناغانەی بڕیوە حکوومەت خۆی خاوەنی پرۆژەکەیە بە قەرارێکی ئیداری کردوێتی هەڵیانەوە شوێنتەوە دەستکاریەکە زیاد و کەمێکە کەواتە پێویستی بە یاسانیە چارەنووسەکەی ئەرکی حکوومەتەکە چۆن وەزیفەی حکوومەتە گوزەران و ئەمنیەت و بارودۆخی ئابووری خەڵک لە ئەستۆەتی ئاواش پرسی چاکسازی لە هەموو ئەو سێکتەرە ئابووری و کۆمەڵایەتی و ژیاریەکان بکە لە ناویشیان پرسە ئیتر کۆتایی پێبێ بەڕاستی زۆر بێتان بووە چونکە ئەوەندە باس کراوەتەوە تەنانەت ئێستا گوێگرانیش تااقەتیان نەماوە گوێ لەم پرسە بگرن وا چاکە کە لایەکی بەلا بکەنەوە کە ئەگەری مەترسیدار هەیە ئەگەر دۆخی سیاسی من لێرەوە هیوادارم نقڵانەی خراپ ناکەم بەڵام هیوادارم وانە بێ بەڵام ئەگەر مەشەدی سیاسی عێراق خراپتر ببێەوە و پارە لە عێراقیشەوە هەیە ڕەنگە جارێکی دیکە دەستکاری لە پاشەکەوت بکرێتەوە بە ڕێژە بە پێچەوانەوە چۆن ئەڵێ ئەوەی پێدەوترێت کۆچی پێچەوانە زوو لە خەڵک لە شارەوە دەچوو بۆ لادێ دوای هەموو هاتن بۆوێ ڕەنگە هەنگاوەکەی دۆم دروست بێتەوە چونکە ئێستا ئابووری حکوومەت لەسەر پایی سەرەکی بریتێ لەو پارێکە لە حکوومەتی ناوەند بۆیە کە ئەگەر ئەوەش مەترسی تا دروست بێ ئیتر خۆی گەورە ڕەحمکە زۆر بە کورتی کاتمان نەماوە سەبارەت بە پرۆژه یاساکە گەر پەرلەمان و حکوومەت نەگەشتن ڕێکەوتن بۆ سەر مەسەلەی دەرماڵەکان پەرلەمانی کوردستان دەتوانێت بە بێگەڕانەوە بۆ حکوومەت ئەم بەرگەیە لە ناو یاساکە دانێت و یاساکەش پەسەند کات بە کورتی بێ سوپاس دەکەین. بەڵێ ئەوەی کە پێی دەوترێت دەسەڵاتی یاسادانە دەتوانێت ئەوە چۆن دەستکاری ناونیشانەکەی کردووە پرسی دەرماڵەکان بە تەواوی لە پرۆژە چاکسازیەکە دەربێنێ و بەجێ بێڵێ بۆ حکوومەت خۆی یاساکە بەرگێکی نوێی بۆ بینێتەوە چۆن باشە و چاکە و گونجاوە لەگەڵ ڕەوتی یاسادانان لەگەڵ ڕەوتی چاکسازی ئەوە پەیڕۆ بکە و ئەوە ڕەهەندی دارایشی نی ئەو بەشەی ئەوەی کە بریتێ لە ڕەهەندە داراییەکەی حکوومەت خۆی لە ئەستۆی بگرێ و خۆی چۆن پلانی هەیە چارەسەری بکە ئەوە دەبێت پەرلەمان لەوێ زیرەکانە بێ دەرچێت لە هەمووشی گرنگتر حەزم دەکرەوە بۆ جەنابتان بڵێم کە جۆم لێ بۆ هەندێک باسی ئەوەی پێی دەوترێت دەستکاریکردنی ڕێژەی چاکسازی لە خانەنشینی پلە تایبەتەکان کراوە بە تایبەت داوانەی خولەکانی پێشوو لە پەرلەماندار و لە وەزیر ولا ئەو پلە تایبەتانی کە هەن ئەوە باسی دوێنێ گوێم لەوە دەبوو پێیان دەوتێت حقوقی مکتەسەبەیە ناتوانین دەستکاری بکەین لە ڕاستیدا ئەوان لەو چەمکەتێ نەگەیشتون تۆ تەماشا بکە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق ساڵی 2014 کە دەرچوو دەستکاری هەموو ئەوانشی کرد محکەمەی اتحادی نەیتوانی دەستکاری بکە و زۆرێک لەو پەرلەمانتارانەی کە مەرجی 50 کەشیان تیانە بوو یا وەزیر بوون یا پەرلەمانتار بوون دەستکاری موچەکانی کرد و خانەنشینەکانی بڕی دادگای فیدراڵیش نەیتوانی بڵێ ئەمە حەقێکی وەرگیراوە ئەمە ڕاستیە کە بیزانن بە خەڵکە وەکو خۆی لە پرسەکە تێبگەن و زۆر سوپاس. یعنی دەتوانرێت بە تەواوەتی دەستکاری کرێ مەسەلەی خانەنشینی پلە تایبەتەکان بە کورتی بێ سوپاس دەکەین. بە دڵنیاییەوە پەیڕەوکردنی ئەوەی کە پرۆژەکە حکوومەت بە شێوەیەکی ئینتیقایی وتوێتی ئەوە زۆر خراپە چەند مادەیەک دەربێنی پەیڕەوکردنی یاسای خانەنشینی یەکگرتوو لە عێراقا بۆ کوردستانیش بەڕاستی من پێم وایە مولزەمیشە چونکە ئەمە ڕەهەندێکی فیدراڵی هەیە ئەو یاسا نەک یاسایەکی عێراقیە خۆ بۆ ئەو یاسا بۆ نەجەف و کەربەلا دەرنەکراوە کاکە بۆ هەموو خانەنشینان دەرکراوە پێویستە هەمویان بگرێتەوە و لێرە پەیڕۆ بکرێ دوجار چارەنووسی خانەنشینی بۆ پلە تایبەتەکان و وەزیر و پەرلەمانتارە لە ناویە و بۆ چارەسەری ئەوەی کە
کەمترین ڕێژەی خانشینی نابێت لە 400 کەمتر بێم پێم سەیرە تۆ ئێستا بپارڕێەوەوان داخوازی ئەو بکەی نابێت سەتی هەبێ کەمتر بێ یا زیاتر بێ 300,000 ئێستا بۆ هاوڵاتێک چۆن دەتوانێت پێی بژیوە چارەسەری گرفتی خۆی پێ بکە و کەسێکی دیکەش موچەکانی لە چەندین ملیۆن زیاتر بێ. سپاس دەکەم کاک دکتۆر لە هیچ خواستێکی سیاسی شەیە بۆ دواخستنی پرۆژە یاسا بۆ دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان چونکە ئەم دوو هێزە دیان کەسیان بە نایاسایی بێگومان خواستی سیاسی شتیایە کە خۆمان نەزانین ئەمانە لە چەند ساڵی ڕابردووە کە ئیداریان بەدەستەوە بووە سەدان خەڵکیان بە شێوەیەکی زۆر نایاسایی خانشین کردووە و سەدان خەڵکەیە کە ئێساکە ئیلتیزاماتی حیزبی جێبەجێیەکە بە یاسای جۆراوجۆر خانشین کراوە و ترسێکی گەوریان هەیە لەوەی کە ئەو قاعدەی کە هیانە هەڵوەرێ لە دەستی بدەن بۆیە بێگومان لە تەنیشت ئەوەی کە حکوومەت لی ناڕازیە ئەوەندەش خواستی سیاسی تایە و منەوەش بڵێم ڕاستە ئێمە ئەو مادێ کە جێگیر کراوە مەسلەی مەشەزانین پاشەکە و نایاساییە ناکرێت ئێمە لەناو یاسا باسیکەینوانە بشەی شایستەدارایی بەکارهێنراوە پێویستە هەموو ئەو شایستەدارایانەی کە موشەخۆران و فەرمانبەران لەلای حکوومەت هەیەە حکوومەت مولزەمە بۆی بیداتەوە ئەو مادەیەکی قانونیە قوڵێکی قانونی باشی دەبێت بۆەوەی کە تۆ زمانێکی باش بدەیت بە موشەخۆرانی هەرێمی کوردستان کە حکوومەت مولزەم کراوە کە ئەو شایستەدارانە بداتەوە بە موچەخۆران. دوجار داواکاری کێ سەردەکەوێت وەکو پەرلەمانتارە یاخۆ حکوومەت کە داوا دەکات دەرماڵەکان ببردرێ لایەن پەرلەمانەوە. ئێستاکە ئەوەی کە هەیە لە ڕاستیدا پەرلەمانتاران و پەرلەمان بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک ئەویان ئیشەکەی خۆیان کردووە و تا ئێستاکە و ئێمە بەردەوامی شەبین لەسەرەوەی کە پێویستە حەق و عەدالەت هەبێت لە وڵاتە و پێویستە ئیسلاح بە شێوەیەک بێت کە بە زەرەری خەڵک نەشکێتەوە بەڵکو ئیسلاح دەبێت لە پێناوی خۆشگوزەرانی و چاکردنی دۆخی ژیانی خەڵکا بێ و پێویستیشە لە ڕاستیدا دەسەڵاتی جێبەجێکردن هەمیشە ملکەت بێ بۆ دەسەڵاتی پەرلەمان و چاودێریکردن نەک بەوەی کە دەسەڵاتی جێبەجێکردن بێوێ هەیمەنەی خۆی فەرزکا بە سەڵ دەسەڵاتی یاسادانەوە. من داوام وایە لە هەموو هاوڕەکانم لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان ئێمە بە هیچ جۆرێک ڕێگانە دەین کە ئەوەی حکوومەت بێوێ هەیمەنەی خۆی بەسەر پەرلەمانە بسەپێنێت. دەبێت پەرلەمان لەسەر و هەموو سوڵتەیەکی جێبەجێکردنەوە بەپێی هەموو ئەو یاسا و بڕیارانەی کە لە کوردستانە هەیە ئێمە بە دڵنیایی حەق و عەدالەت لەکوێ بێ دیفاع لەواکەین لە پێناوی خۆشگوزەرانی بۆ خەڵکیێرانی کوردستان. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ ما هێروەها بەڕێز دانەدارە کە لە هەولێرەوە لەگەڵ ما بی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کارم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.